هەوڵەکانی وەفدی دانوستانکاری هەرێم بۆ چەسپاندنی ڕێکەوتنەکەی لەگەڵ حکوومەتی فیدراڵ لە پرۆژەی یاسای بودجەی 2021دا بەردەوامن. کورد ئامادەی دەربڕیوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە، بەڵام لانەشیعەکان نیگەرانن لەو ڕێکەوتنە و مەرج و داواکاری تریان هەیە. حکوومەتی عێراق بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی لەگەڵ هەرێم تۆپەکەی هەڵداوەتە گۆڕەپانی ئەنجومەنی نوێنەران. ئێستا هەرێم دو هاوڵەکانی دەست پێ کردووە بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە بە بێدەستکاری لە پرۆژە یاسای بودجەدا جێگیر بکرێت. وەفدی دانوستانکاری هەرێم با سەرۆکایەتی خوبا تاڵەبانی لە بەغداد بەردەوامە لە کۆبوونەوەکانی لەگەڵ لانە سیاسیەکان لە پێناو گەیشتن با ڕێکەوتن و زامنکردنی پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجەی 2021. سەمیر ئەورامی وتەبێژی خوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیان بۆ ڕێکەوتن و زامنکردنی شایستە دارایەکانی هەرێم گفتوگۆکان بەردەوامە. ئاماژەی بۆش کرد وەفدی هەرێم دوای خستنە ڕووی زانیاریەکان لەسەر داهاتی نەوتی و نانەوتی و خەرجەکان ئامادەی دەربڕیوە بۆ ڕێکەوتن. جەختشی کردەوە تێپەڕاندنی بودجە پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەیە. چاوەڕوان دەکرێت کۆتاییە مەفتەیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە کۆبێتەوە، بەڵام ئەگەر ئەو بەرگە و مادانەی بودجە کە تایبەتن بە پشکی هەرێم دەنگی لەسەر نەدرێت، حکوومەتی هەرێم پلانێکی تر جێبەجێ دەکات. جوتیار عادل وتەبێژی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاندووە ئەگەر حکوومەتی هەرێم و عێراق ڕێک نەکەون ئەوە پەنا بۆ داهاتی نەوتی و ناوخۆی دەبن بۆ دابینکردنی موچە و خەرجیەکانی حکوومەت. ڕاشی گەیاندووە پابەندین بە ناردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ بەغداد، یان بەهای ئەو 250,000 بەرمیل نەوتە لەگەڵ نیوەی داهاتی خاڵە سنوورەکان. دەبێت حکوومەتی عێراقیش پابەند بێت بە ئەو وردەکاری و دەقانەی کە لە ناو پرۆژە یاسای بودجە داهاتووە. بەشیر حەداد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕایگەیاندووە 3 پێشنیار هەیە لەبارەی پشکی هەرێم، ئەویش هەموو دۆسەی نەوت ڕادەستی بەغداد بکرێت یان 450,000 بەرمیل نەوت بدرێتە بەغداد. دەشڵێت پێشنیارێکی تر ئەوەیە کە 250,000 بەرمیل نەوت بدرێتە کۆمپانیای سۆمۆ، بۆیە چاوەڕێ دەکرێت پێشنیارێکیان یەکلایی بکرێتەوە. لەگەڵەوەشدا هیچ گەرەنتیەک نییە بۆ ئەوەی لانەشیعەکان هەمان سیناریۆی یاسای قەرز دووبارە بکەنەوە و بە بێ دیاریکردنی پشکی کورد پرۆژە یاسای بودجەی 2021 تێپەڕێنن.